کاردانەوەکان و ناڕەزاییەکان دژی تیرۆرکردنی شەهید دکتۆر وشیار ئیسماعیل بەردەوامە. ئەمڕۆژ ژمارەیەکی زۆر لە خەڵکی گوندی کەونەباک و قەزای بەردەڕەش و کەسوکاری مامۆستا وشیار ئیسماعیل و مامۆستایانی ئاینی ئەو سنوورە لەسەر گۆڕی شەهیدی مینبەر لە گوندی کەونەباک گردبنەوەکی ناڕەزاییان ئەنجامدا. هەر لە گردبوونەوەکەدا بەیاننامەیەکیان بۆ ڕای گشتی خوێندەوە داوایان کرد هەرچی زووە دەستگا ئەمنیەکان بکەرانی تیرۆرکردنی مامۆستا وشیار ئیسماعیل دەستگیر بکەن و هۆشداریشاندایە لایەنە پەیوەنددارەکان لە ئەگەری بەلاڕێدابردننی کەیسەکە. هەر کەس و لایەنێک ئەم تیرۆرەی ئەنجام دابێت دۆزینەوەی تاوانباران لە ئەستۆی دەستگا ئەمنیەکانی هەولێرەوەیە و پێویستە هەرچی زووتر تاوانباران دەستگیر بکرێن و بە سزای عادیلانەی خۆیان بگەێنێن بۆ ئەوەی چی دیکە ئاشتی کۆمەڵایەتی تێک نەچێت. بەشداربوانی گردبنەوەکەش داوایان لە بارزانی و دەستگا ئەمنیەکان کرد بۆ ئەوەی نیشانەی پرسیاریان لەسەر دروست نەبێت. پێویستە دەستگیرکردنی بکەرانی ئەو تاوانە بکەنە کاری لە پێشینەیان. مامۆستایانی ئاینیش بە بکەرانی تیرۆرکردنی مامۆستا وشیار ڕادەگەێنن. ئەوان درێژە پێدەری ئەو ڕێگایە دەبن کە شەهیدی مینبەر گرتبووە بەر. ئەشاری کەسنەوەی هەمووان بوو. زۆر سپاسی هەمی دەرکەس مسلمانان دەکەین. زۆر دڵمە سوتاوە لە بۆی. شەهید بوونی مامۆستا وشیار بەڕاستی هەوێنی برایەتی لە نێوان خەڵکی بڵاو کردو بە تایبەت لایەنەکان دەبینم ئەو گرنگی کەناڵی پێیان پێی دەدا ئەو هاوسۆزیە کەناڵی پێ هەمێتی بۆ برایەک ئەگەر لەسەر ئەو حەز بەش نەبێ بەڵام بە مسلمان و بە برادری خۆی دادنێ زۆر گرنگە ئەوەی کم لەم زۆر گرنگە سەرڕای ئەو قەیرانە و ئەو ناخۆشیێنە و نەهامەتێکە لەسەر خەرچی کوردستانە. پامەکەی من ئەوەیە بۆ خودی سەرۆکی هەرێم بۆ خودی دەستگای ئاسایش و پاراستن گەر ڕاستگۆ بن گەر دایانەوێ دڵی خۆش خەڵکان گەر فعلەن ڕاستگۆن لەگەڵ ئەو کەیسە دەبێت بە زووترین کات بکوژانی مامۆستا وشیار بدۆزنەوە ئەگەر نا متمانی خەڵک پێیان نامینێ. ئەو کارێک کە مامۆستا کردی ئینشاءڵڵا ئێمەش ڕێپێدەری مامۆستا دەبین و زیاتر وەمان لێ دەکات زیاتر خزمەتی ئەو دینەی بکەین و ئەو ڕێگای بکەین. 4 ڕۆژ بەسەر تیرۆرکردنی مامۆستا وشیار ئیسماعیل تێدەپارێت بەڵام تا ئێستا دەستگا ئەمنیەکانی هەولێر نەیانتوانیوە بکەرانی ئەو تاوانە دەستگیر بکەن. ئەمەش لە کاتێکدا گرتە ڤیدیۆی چۆنیەتی تیرۆرکردنی دکتۆر وشیار ئیسماعیلیان لەلایە. ئەو بەرنامە پیلانەی ناحەزانی ئیسلام دایان ڕشتووە هەر بە سوکایەتیکردن و هەڕەشەکردن و ڕیشسوتاندنی مامۆستایانی ئاینی کۆتایی نەهات بەڵکو و تیرۆرکردنی مامۆستا وشیاریشی بەسەر داهات و تاوەکو ئێستاش دیار نییە نەحەزانی ئیسلام چی تریان لە هەک بەدایە. بەڵام مامۆستایانی ئاینی دەڵێن ئێمە بەو کارانە سارد نابینەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام گوندی کەونەباک سەر بە قەزای بەردەڕەش.